چمەلای پامنێرمان ئازادە و مەراوەیی لە خەلیفانەوە دەبینم کۆمەڵێک ئازوقە و خواردن لە پشتیەوە دیارە بە هیوایەوەی کە بەسەر خۆشەویستان و هەژارانی خەلیفان و ناوچەکانی دەوروبەری دابەش بکرێ. ئازاد سەلامی خوارد لێبێ، ماندوو نەبی، ساغ و سەلامەت بی، لە نەخۆشی بە دوور بی ئینشاءڵڵا. پێمان بڵێ ئەمڕۆ چالاکی چییە لە خەلیفان و جەنابەت بۆ چ مەبەستێک لەو شوێنەوە ستاویت؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز بێت. من لە ناحیەی خەلیفانم لە ئێستادا دیارە بەرنامەی بەخشین لە خەلیفان ئەمڕۆ سەبەتەی خۆراک دابەشەکاتن بەسەر هاوڵاتیان لە ناحیەی خەلیفان. 150 بۆ 150 ماڵ دابەشەکاتن. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر چۆنیەتی ئەم کاریان دەچمە لای بەڕێز کاعوسمان. کاعوسمان بەرپرسی ئەنجومەنی خەلیفان، ئەگەر بێکتە ئێرە سڵاوت لێ بێتن ئەگەر باس لە بەڕێوەچوونی سالاشێکتان بکەیت. برای خوای گەورە میهرەبان، پێشەکی بەخێر بێن، دەستخۆشتان لێکین، خوا پاداشتان داتەوە. ماندوو بوون لەو فترەی، خوای گەورە پاداشتان دەتوێ. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری خێرخوازان، بە هاوکاری بەرنامەی بەخشین، بە هاوکاری دەوڵەمەندان هەرسان بەدابینکردنی سەبەتەی خۆراک بۆ 175 ماڵی هەژار و کەم دەرامەت بەسەریاندا بەشکەین. لێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین، لە ڕێکخراو و خێرخوازیانەکەین، دەستخۆشیان لە یەکەین، خوای گەورە پاداشتان داتەوە. لەناو هەمووشیان بەرنامەی بەخشین زۆر دڵسۆزانە و خەمخۆرانە ماندی وە لەگەر ئەو پرۆژانە. خوای گەورە پاداشتان داتەوە و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. کاعوسمان بەڕێوەچوونی چالاکیەکەتان چۆنە؟ تەنها سەنتەری ناحیەی خەلیفانەوە ئەو هاوڵاتیانە چن کە ئەم هاوکاریانە یانگرێتەوە؟ وەڵامە لە هەموو بەرنامەکانمان خەلیفان بە دەوروبەریەوە بە گوندەکانیشەوە هەموو حاڵەتەکان وا بەرنامەماندانەوە کە خەلیفان بە دەوروبەریەوە بەشدارن لەو پرۆژەمان. ئێستاش بە هەمان شێوە خەلیفان و گوندەکان بەشدارن لەو پرۆژەوە بێ فەرق و جیاواز، بەبێ ئەوەی حسابی ئەوەی بکەینەوە شێوچێ، هەموویان بەشدارن لەو پرۆژەیە گوندەکان و دەوروبەری دابەش. زۆر سپاس بۆ کاعوسمان ئەنجومەن. بەڵێ کارە ئەمڕۆ لە سۆرانی لە قەزای سۆران بەرنامەی بەخشین، بەرنامەیەکەوە سەبەتەی خۆراک لە قەزای سۆران بەخشین، هەروەها لە گیریش نووسنگەی بەخشین لەوێ خۆراک دابەشەکات یا لە ناحیەی هەرگیر سەد خۆراک بەسەر خەڵکی کەم دەرامەت دابەشەکە و لە قەزای سۆرانیش هەمان شێوە 100 دانەیتر بەشەکرێتن. زۆر سپاس ئازاد، دەرفەتێکی ئەوتۆمان نەماوە. سپاس بۆ تۆ، سپاس بۆ خەمخۆرانی هەژاران و کەم دەرامەتەکان، ئەوانەی کە بەتایبەتی لەم دۆخە سەختەیە هەمیشە بە فکری خەڵکی هەژار و کەم دەستەوە دێن لە نمونەی بەخشین و ئیمسالەکانی و سپاسی هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیش دەکەین کە لەم دۆخەدا هەمویان لێبڕاوانە دەستیان کردووە هاوشانی بەخشین بە خزمەتکردنی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت.